دووری نەمر. دەمولیکی سەگ. ئیمامی موسلیم لە سەحیحەکەیدا ئەم فەرمودەیە دەجێڕێتەوە: طهور إناء أحدكم إذا ولغ فيه الكلب أن يغسله 7 مرات أولاهن بالتراب. ئەگەر سەگ دەمی خستە دەفری هەر یەکێکتانەوە، ئەوە پاکیژیەکەی بەوە دەبێت کە 7 جار بیشوە، یەکەم جاریشیان بەگەڵ. ئەو کەرەسە و مادانەی ئەمڕۆ لە بواری پاکشکردنەوەدا بەکاریان دەهێنین لەو سەردەمەدا بوونیان نەبووە. ئیتر لەو ڕۆژگارەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە مەبەستی پاکشکاری دژە میکرۆب بە زۆری ئامۆژگاری بەکارهێنانی گەڵی دەکرد. اینجا دواتر و لە ئەنجامی لێکۆڵینەوە زانستیەکاندا دەرکەوت کە گڵیش هەر وەک ئاو کردداری پاکشکردنەوە ئەنجام دەدات. ئەمە سەرڕای ئەوەی کە گڵ هەردوو مادەی تەتریالیت و تێتراسایکلینی تێدایە کە بۆ لە ناوبردنی کۆمەڵە میکرۆبێک بەکاردێن. جاکاتێک پێغەمبەری خوا ڕێنمایی بەکارهێنانی گڵ دەکات بۆ شوشتن، مەبەستی ئەوەیە کە پێویستە سەرەتا کەرەستەکە تاقیم بکرێت. جگە لە مواتایانەی سەرەوە، فەرمودە پیرۆزەکە سەرجەممان بۆ ئەم لایەنانەش ڕادەشێشێت. یەکەم، کۆمەڵە نەخۆشیەک کە لەوانەیە لە سەگدا بوونیان هەبێت. ئەگەری ئەوە هەیە، لە جەستەی مرۆڤیشدا ژینگەی لەباریان بۆ بڕەخسێت. ئەمەش بە یەکێک لە بابەتە هەنووکەیەکانی ڕۆژگاری ئەمڕۆمان دادانرێت. دووەم، ئەو شتانەی کە وەک پاشەڕۆی سەگوان دەکرێت بە تەواوەتی زیانیان هەبێ بۆ تەندروستی مرۆڤ، لیکەکەیشی هەروە. خۆ ئەگەر لە کاتی خۆیدا ڕێو شوێنی پێویست نەگیرێتە بەر، ئەوە پێشگرتن لەو نەخۆشیەی کە لەوانەیە بگوازرێتەوە دەبێتە کارێکی مەحاڵ، هەر بۆیە تاقیمکردن گرنگی تایبەتی خۆی هەیە. سێم، لایەنێکی دیکەی سەرنجڕاکێش لەوەدایە کە دەبێت یەکەم شوشتن بەگڵ بێت، بریتیە لەوەی کە گڵەکە لەو ساتەدا دەگۆڕێت بۆ میکرۆبێکی پاکشکەر و ئیتر پێویستە ئەویش 6 جار لە ڕیوایەتێکی تردا 7 جار بشۆرێت. تەنانەت ئەم بابەتە بوو بۆ سەرباسی هەندێک لە بڵاوکراوە ئەڵمانی و بەریتانیەکان. بەم جۆرە ڕاستبێژی و دروستی فەرمایشتەکانی سەروەرمان عەلەیهی سەڵاتی وەسەلام لەلایەن ئەوانیشەوە تەصدیق دەکرێت. پێغەمبەری خوا لە بەرامبەر سەگدا هێندە هەستیار بوو، تەنانەت جارێکیان بە جۆرەی ئیجتیهادی خۆی فەرمانی کوشتنیدا، بەڵام دواتر ئەم فەرمانەی وەستاند و فەرمووی: ئەگەر سەگەکان بەتەنها خۆیان ئوممەتێک نەبوونایە، ئەوە فەرمانم دەدا بە کوشتنیان. واتای ئەمەش ئەوەیە ئەگەر سەگەکانیش بە وێنەی نەتەوە جۆرە و جۆرەکانی تری وەک ئادەمیزاد و ڕووەکەکان و بێجیانەکان و هەتا دوایی ڕەگەزێک نەبوونایە لە ڕەگەزەکانی پاراستنی هاوسەنگی ژینگەیی، هەروەها بە ژێرەی ڕێسای گەردوونی و سروشتیەکان زەرورەتێک نەبووە لە بوونیاندا، ئەوە ئەو کاتە فەرمانم دەدا بە لەناوبردنیان، چونکە سەگ سەرچاوە و لانکەی میکرۆبە. ڕوانینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ بابەتەکە لە ڕوانگەی ئەم هەڵوێستەی دواییەوە خۆی لە خۆیدا معجزەیەکی ترە. ئەوە تا دەبینین ئەو ڕێسا و هاوسەنجێ ژینگەیەی کە لە سروشدا کارایە و ئێمە خەریکە تازە بە تازە حونجەی دەکەین، هەر لەو کاتەوە بایەخی پێدراوە و لەسەر بنەمای نەکوشتنی بە هەوەنتەیی سەگەکان باسی لێوە دەکرێ و دەکرێت بەیاسا. ئێمەش پاش 1400 ساڵ اینجا خەریکە وردە وردە دەرک بە زەرورەتی ڕێگرتن لە قڕتێکەوتنی وەچەی گیاندارانی وەک نەهەنگ و فیل و کەرکەدەن دەکەین کە تێکچوونی هاوسەنجی ناو سروشتیان لێ دەکەوێتەوە. جاکاتێک پێغەمبەری خوا پێش 1000 و ئەوەندە ساڵ دەفەرموێ ئەگەر سەگەکان بەتەنها خۆیان ئوممەتێک نەبوونایە، ئەوە لە سەردەمێکی زۆر پێشوەختەوە بابەتێکی زۆر گرنگمان وەبیر دێنێتەوە. بەڵێ، خوای گەورە عەزە وەجەل گەردوونی بەدی هێناوە و هاوسەنجیشی گشتیشی لە نێوان ئەو توخم و ماکانەدا هێناوەتە ئاراوە کە ئەم گەردونەیان پێکهێناوە. ئەم ئاەتە پیرۆزەش ووضع الميزان ألا تطغوا في الميزان. تەرازوو پێوەری بۆ هەموو شتێک داناوە، بۆیە ئێوەش ئەم هاوسەنگیە تێک مەدەن. ئاماژە بۆ ئەم بنەما هەمەچێ دەکات. بەڵێ، پێغەمبەری خوا مەردی هاوسەنگی بوو، هەڵبەتە کە هاوسەنجی دەپاراست و بە دەربڕینەکەی سەرەوەی قەڵاچۆی سەگی نەدەکرد. بەتەنها لەو ڕستە چەند وشەیەی سەرەوەدا توانیمان چەند لایەنێکی موعجیزەیی تۆمار بکەین، بەڵام چێ دەزانێت لە داهاتوودا هەمان ڕستە دەبێتە ئیلهامی چەند حەقیقەت. و ئەگەر هەر کەسێکی تر بەڕەچاوکردنی مێژووی دەربڕینی ئەم وتەیە بە درێژایی هەموو ژیانی لە بیرکردنەوەدا بووایە و تەنها ئەم تاکە ڕستەیی بووتەیە، ئەوە ئەمە بەس بوو بۆ ئەوەی بیخەینە ڕێزی زانا و بلیمەتەکانەوە. کەچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم فەرمودەیە و هەزارەهای تری وەک ئەمەی فەرمووە. ئێستا با لێگەڕین
بلیمەتی لە دەرگانەی ئەو سەروەرەدا خەریکی سوالکردن بێ و ئێمەش کۆتایی بەم بڕگەیە بهێنین. زۆر بەڕوونی و بەبێ هیچ دوو دڵیەک دەڵێین بەسەرهات و ڕووداوەکان هەمیشە و هەردەم بە زمانی تایبەتی خۆیان تەصدیقی پێغەمبەری خوا دەکەن و دووپاتی دەکەنەوە کە تۆ پێغەمبەری خوایت و هەموو کات ڕاستگۆ و دروستی. جا ئێمە گومانمان لەوەدا نییە کە تا هۆشیاری زانستی بەرەو پێش بچێ ڕۆژێک دێ مرۆڤەکانیش هەمان قسە دووبارە بکەنەوە. بەڵێ ئەمڕۆ زانستەکان هەر یەکەیان وەک سی خوڕێک بەناو بوونەوەراندا ڕۆچوون و سەرگەرمی لێکۆڵینەوە و وردبوونەوەی ئەو ڕاستیانن کە قورئان و سونەت باسییان کردوون. لەژێر ڕۆشنایی ئەم لێکۆڵینەوانەشدا ئەو ڕۆحە هەستیارانەی کە بەڕووی حەقیقەتدا بێدارن ڕۆژ لە دوای ڕۆژ ڕاستی و دروستی پێغەمبەری خۆیان ڕوونتر بۆ دەردەکەوێت و بە زمانێکی زوڵاڵتر دەیدەن بە گوێی جیهاندا. دەستشتن لە پێش و پاشی خواردن. لە فەرمودەیەکدا کە تیرمذی و ئەبوو داود ڕیوایەتیان کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێ بركة الطعام الوضوء قبله والوضوء بعده. بەرەکەتی خواردن لە شۆردنی دەستەکانتاندایە لە پێش نان خواردن و لە پاشیشیدا. واتە ئەگەر لە خواردنەکانتاندا بە دوای مبارەکی و پاک و خاوێنیدا دەگەڕێن و حەز دەکەن ئەو خواردنە دەیخۆن ببێتە مای بەرەکەت بۆتان ئەوە هەم لە پێش و هەم لە پاش تەواوبوونیشدا وەک ئەوەی دەستنوێژ بگرن دەستەکانتان بشۆن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەمونتانەی بنەما و بناغەیەک بۆ پاکژیدا دەڕێژێت. ئەگەر نا ئێمە بە عەقڵی خۆمان دەرشی ئەمانەمان نەدەکرد. نەخاسمە مرۆڤی ئەو سەردەمە هەرگیز بیری بەلای ئەوەدا نەدەچوو کە دەکرێ لە نێو نینۆکێکدا ملیۆنەها میکرۆب خۆیان مەڵاز بدەن. تۆواز دە خەڵکی ئەو کاتە بهێنە. هەر لەم سەردەمەی خۆماندا چەند کەس هەیە ڕووی زانستی ئەم بابەتە بزانێت. دیسان سەبارەت بە پاک و خاوێنی پێغەمبەری خوا ئامۆژگاریمان دەکات کە کاتێک لە خەو هەڵدەستین یەکسەر دەست نەبەین بۆ خواردن، بەڵکو پێویستە سەرەتا دەستەکان جوان بشۆرێن، چونکە مرۆڤ نازانێت کاتێک لە خەودا بووە دەستی لەکوێدا بووە و بەرچی کەوتووە. هەروەک دەبینین پێغەمبەر صلی الله عليه وسلم پاکژی دەستەکانی دەخاتە پێشچاو و بە بایەخەوە جەختی لەسەر دەکاتەوە. پزیشکەکان ئەمڕۆ توانیان بە تەواوی لەم مەسەلەیە تێبگەن و بۆ خەڵکیشی ڕوون بکەنەوە. بەڵێ مرۆڤ لە کاتی نووسندا دەستی بەم لاو ئەولادا دەجێڕێ و بێ ئەوەی ئاگاشی لێبێ دەستی میکرۆباوی دەبێت. اینجا کاتێک بێدەستشتن دەست دەبا بۆ دەمی ئەوە ڕوونەکە چی قوت دەدات. جامەگەر لەو سەردەمەدا میکرۆسکۆب و تیشکی ئێکس و تاقیگەی شیکاری هەبوون تا پێغەمبەری خوا ئومەتەکەی لەو میکرۆبانە ئاگادار بکاتەوە کە دەستی مرۆڤ پیس دەکەن. نەخێر، هیچ کام لەمانە بوونیان نەبوو، بەڵام لەو دی و هەموو ئەمانەوە حەقیقەتێک بوونی هەبووە. ئەویش مەوجودیەتی ئەو زاتە بووە کە لە ڕێگەی درێژە شەپۆلە جۆرە و جۆرەکانی وەحیەوە سەرجەم ئەمانەی فێر دەکرد. بەڵێ ئەو هەمیشە لەلایەن معەلیمی ئەکبەرەوە جا لە ڕێگەی ئەلوەحی المتەلووەوە بێت یان ئەلوەحی غەیر المتەوەلووەوە فێر دەکرا، ئیتر ئەویش ئومەتەکەی فێر دەکرد و تەبلیغی دەکردن. هەر بۆیە مەحاڵە لە فەرمایشتە پیرۆزەکانیدا هێندەی تۆسقاڵێک هەڵبەستن و ناڕاستی بەرچاو بکەوێت. پاک و خاوێنی دەمودودان. سیواک لە حەدیثێکی متەواتیردا کە لە کتوبی سیتەدا بە کۆی دەنگ ڕیوایەت کراوە و ئیمزای نزیکەی 40 سەحابی هەڵگرتووە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێ لولا أن أشق على أمتي لأمرتهم بالسواك عند كل صلاة. ئەگەر لەبەر ئەوە نەبووایە کە بارگرانی دەخەمە سەرشانی ئومەتەکەم ئەوە فەرمانم پێدەدان پێش هەموو نوێژێک سیواک بکەن. جا لەبەرەوەی پێغەمبەری ڕەحمەت عەلەیهی السەڵات وەسەلام لە خەمی ئەوەدا بوو ئومەتەکەی نەخاتە ناڕەحەتی و ئازیێتەوە، ئەگەرنا ئەو کات سیواککردنیش هەر وەک دەستنوێژ دەبوو بە یەکێک لە فەرزەکانی نوێژ. شتێکی واژ لەگەڵ بنەمای ئاسانکاری کە لە ڕۆحی ئەم دینەوە سەرچاوەی گرتووە یەکی نەدەگرتەوە، چونکە زەحمەتە هەموو کەسێ لە هەموو شوێنێکدا سیواکی دەست بکەوتایە. بەکارهێنانی سیواک فەرز نییە، بەڵام لەگەڵ ئەوەشدا یەکێکە لە سونەتە گرنگەکان. زانایانی پێشین چەندین بەرکتێبیان دەربارەی ئەم بابەتە نووسیوە. لێکۆڵەرە هاوچەرخەکانیشمان چەندین توێژینەوەی زانستیان لەمەڕ ئەم بابەتە بەڕەهەندە جیاوازەکانیەوە بە ئەنجام گەیاندووە. ئینشاءڵڵا لە داهاتوودا ئەو باسانەش دەخوێننەوە. سیواک واتە پاکردنەوەی ددان. دیارە ئەمەش تەنیا بە سیواک ناکرێت، بەڵکو پەنجە، خوێ،
معجون یاخود شتی تریش دەکرێت بەکاربهێنرێ. بەڵێ هەر کەسە و بەو شێوەیە دەیەوێ دەتوانێت ددانی پاک بکاتەوە. کەسیش مافی ئەوەی نییە لە بەرامبەر ئەمەدا هیچ بڵێ، بەڵام دەبێ ئەوەمان لە یاد نەچێت کە سیواچیش کۆمەڵە خاسیەتێکی تایبەتی خۆی هەیە. ئێستا بیر لە دینێک بکەنەوە کە موبەلیغەکەی نەک دامەزرێنەر و دانەرەکەی، چونکە دامەزرێنەر و دانەری دین تەنها خوای گەورەیە، سەروەرمان ڕاگەیەنەر و تەبلیغکاریەتی. فەرمان دەدات و ڕۆژی 5 تا 10 جار سیواک بکرێ و بەکارهێنانیشی وەک سونەتێک داناوە. بۆیە لەم ڕوانگەیەوە دەتوانین بڵێن ئیسلام هەر لە زووەوە چەمکی پاکژی دەموددانی هاوچەرخی لە دواوە بەجێهێشتووە. لە ڕاستیدا وا نازانم تەنانەت پزیشکەکانی ددانیش چ جای خەڵکی ئاسایی ڕۆژی 5 تا 10 جار ددانیان بشۆن. ئەمە لە کاتێکدا کە ددان پاکردنەوەی ڕۆژانەی سەروەرمان بەلایانی کەمەوە خۆی لەم ژمارەیەدا دەبینیەوە. ئەوە تا شەوانە چەند جارێک هەڵدەستا بۆ نوێژ و لە پێش هەر نوێژێکیشدا سیواچی بەکاردەهێنا. اینجا لە نوێژی بەیانی هەردوو نوێژی ئیشراق و ضەحی، نیوەڕۆ و عەسر و شێوان و خەوتناندا هەروەک لە کاتی دەستنوێژ و بەر لە نوێشکردنیشدا بەردەوام سیواکی دەکرد. ئەمە سەرباری ئەوەی کە لە دوای هەر خواردنێکدا هەرگیز پاکردنەوەی ددانەکانی پشتگوێ نەدەخست. جا ئەگەر هەموو ئەمانە ژمارە بکەین پێم وایە سیواکردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم واتە پاکشکردنەوەی دەموددانی ئەو ژمارەی تێپەڕ دەکات کە لەسەرەوەدا ئاماژەمان پێدا. نوری نەمر